لەسەر دەستگیرکردنی چالاكوانان و ڕۆژنامەنووسانی سنووری بادینان و دهۆک بەشێک لە چالاكوانان و ڕۆژنامەنووسان گردبوونەوەیەکی ناڕەزاییان لە بەردەمباخی گشتی لە شاری سلێمانی ئەنجامدا. ئەوان دەڵێن فشارە مەدەنیەکانیان زیاتر دەکەن بۆ ئازادکردنی ئەو کەسانەی لەسەر بیرڕای ئازاد دەستگیر کراون و تا ئێستا چارەنووسیان نادیارە. چاودێرێکی سیاسی بەشدار لە گردبوونەوەکە دەڵێت ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بە جۆرێک کۆتوبەند کراوە کە لە داهاتوودا وای لێدێت زۆربەی تاکەکان ماڵ و شوێنی کارکردنیشیان وەکو زیندانێکی لێ دەکرێت. ئەگەر بێت بەم شێوەیە بڕوا کۆمەلگا خاوەنداری لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانی خۆی نەکا، خاوەنداری لە مافە سەرەتاییەکانی ژیانی خۆی و مناڵەکانی نەکا، خاوەنداری لە بنەماکانی دیموکراسیەت نەکا، لە داهاتوودا وای لێدێ هەموو ماڵێک ئەبێ بە زیندانێک بۆ ئەو خانەوادەیی کە تێیدا ئەژین. هەر هەنگاوێک لە پێناوی ئازادی، لە پێناوی ئازادکردنی دەنگە ئازا و ئازادەکانی هەولێر و دهۆک بنرێت، هەنگاوی زۆر پیرۆزن و هیوادارین هەر کەس لە شوێنی خۆیەوە بەشدار بێ لەو کار و خەبات و چالاکی و کەمپینانە. ڕۆژنامەنووسێک دەڵێت کابینەی نۆیەم خراپترین کابینە بووە بۆ ئازادی ڕادەربڕین. ئەوانەشی لە بادینان و دهۆک دەستگیر کراون لە ژێرفشار و ئەشکەنجەدا دامپیانانیان پێکراوە. پێویستە ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ و چالاکانی مەدەنی کاری جدی بکەن لەسەر ئازادکردنیان. خۆی کابینەی نۆ بە پێی هەموو راپۆرتەر نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە جیهانیەکان یەکێکە لە هەر خراپترین کابینەکان بۆ ئازادی ڕادەربڕین. وەک دەبینین کە چەندین کەس لەو کابینێدا دەستگیر کرا و خۆشم یەکێکم لە قوربانیانی ئەم کابینە و لەسەر مەسەلەی ئازادی ڕادەربڕین تا 2000 ئاوارە بووم لە شارەکەی خۆم هەولێر. بەڕاستی ئەو برادرانی کە دەستگیر کراون، ئەو چالاکوان و مامۆستانی کە لە بادینان دەستگیر کراون لە ژێر فشار و لە ژێر ئەشکەنجەیەکی زۆر دانیان پێدراوە و تەسویران کراوە و ڤیددیویان با بڵێن بە زۆر دانێنیان پێکراوە، ئەحترافیان پێکراوە. و بەداخەوە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی کە قسەیەکی زۆر هەزەلی و مازەلی کرد ئەوەی کە بەوەی کە گوتی ئەوانەی چیان ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی نین و بەسی خوڕی ناوزەندکردن. ئەم قسەیەکی زۆر هەزەلی و مازەلیە لەبەرەوەی وڵاتانی ئیقلیمی و بە تایبەتی تورکیا و ئێران گەربیانەوێ سیخور دروستکەن پێویستن بە مامۆستا بەدەل و بە شێروان شێروانی نییە. لە ماوەی دەست بەکاربوونی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمدا سەدان ڕۆژنامەنووس و چالاک و مامۆستا و خۆپیشاندەر دەستگیر کراون و هێندێکیان تۆمەتی سیخوڕی و کاری تێکدەرانەیان دراوەتە پاڵ. هەروەها دۆسیەکانیان بە شێوەیەکی نایاسایی مامەڵەی لەگەڵدا دەکرێت. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستانیش جەخت لە زیادبوونی مەترسیەکان لەسەر ئازادی ڕادەربڕین دەکەنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.